ڕێز شوان ئەم کاتت باش سڵاوت لەبێت بەڕێز شوان با لە دوایین جوڵەی عێراقەوە قسە بکەین بە تایبەت ئەو گرێبەستەی کە کردی لەگەڵ کۆمپانیای BP کاریگەری چییە بێت لەسەر داهاتووی کەرتی وزە لە هەرێمی کوردستانە؟ زۆر سپاس ئەوە ڕاستی بێت بۆ بەڵێ مەودای نزیک بڕوان ناکەم کاریگەری زۆری هەبێ بەس ئەگەر لە ماوەی چەند مانگی داهاتووە توانین بۆ ماوەی ساڵ و نیوی داهاتوو ئەگەر کۆمپانیای BP بێنە کەرکووک ئەو ڕاستی هێشتا ئیمزا نەکراوە عەقدەکە لەوانەیە هەفتەی داهاتوو لە 10 ڕۆژی داهاتووە بەتەواوەتی هەموار بکرێ تقریبا ڕێکەوتن کراوە بەس چەند بڵێن کێشەیەکی وردەکاری ماوە یەک نەوتەکەی کەرکووک کە بڵین بەرەو زیابوون بڕوات قازان بە کەرکووکە گەیەنێت ئەمە یەک لە لایشی کەشەوە ئەو نەوتە بەناو کوردستانە ڕوا لە زۆربەی کاتوە ئەو بۆری کە هەیە حالیەن بەناو کوردستانە ڕاتوە چێتە تورکیا لێ بۆ فێشخابوور و بۆ تورکیا و بەندەری جیهان لەبەرەوە کوردستان ئەتوانم بڵێم تا حدێک کۆنترۆل هەبێ بەسەرەوەی کە ئەو نەوتە چۆنە ڕوا چۆن مامەڵی پێکرێ بەس طبعا لەلایەن سۆمۆ فرۆشێ بەکو داهات لەو باڕێم بڵێن کاریگەریی گەورەی نابێت لەسەر بوجە و داهات چکە وەکو زانین ئەمە کێشەیەکی سیاسیە لە بینی هەرێم و حکوومەتی بەغا لاوانێ بۆ نمونە ئەگەر بوجەی نەوت زیاتر ڕوا لە کەرکووک بوجە بڵێن گەورەتر بێت لە عێراق ئەوسا کاک شوان لە پلانەکە داوا هاتووە کە بەرهەمهێنانی نەوت لە کەرکووک ڕۆژانە بگاتە 1 ملیۆن بەرمیل لەو پلانە داوا هاتووە باشە ئەگەر نەوتی هەرێمی کوردستانیش پێدا بڕوە ئەم بۆریە ئەتوانێت ڕۆژانە توانای 1,400,000 بەرمیل نەوتی هەیە بیگوێزێتەوە؟ بۆریەکە خۆی لە ئەسڵا دیزاینەکەی کراوە کە تقریبا نزیکی بتوانێت ئەوە بگوازێتەوە بەس پێویستی بە چەند نوێژکردنەوە هەیە چەند بڵین ئەو پەمپانەی کە هەیە بۆی زیاب کرێ و محەتەی بڵین هینەکان ئەو پەمپانەی کە پاڵ بنەوتەکەەوە نێ بەس وەکو بڵین ئەگەر بنێسپێنێ ملیۆنە بەرمیل هەبێت نەخێر ناتوانێت بەس لە ماوەیەکی کەمە لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێ و چەند لەوانێ نازانم ڕاستی نامێت لە خۆم ڕقم بڵێم بەس زۆر گرانی تێ ناچێت چکە بۆریەکە هەیە بەس نوێشکردنەوەیەوێت ئەو بۆری کە هەیە ئەو بڵێ ئەتوانن نزیکی 500 بۆ 650,000 بەرمیل ڕۆژانە بڕوا بۆ تورکیا حالیەن و کە توانێستا پێیان ناڕوا و بۆرێ داخراوە بەس ئەگەر بۆ نمونە لە ماوەی 2-3 ساڵی داهاتوە نەوتی هەرێمی کوردستان بگاتەوە دۆخی پێشووی نزیکەی 400,000-450,000 بەرمیل و کەرکووکیش بتوانێت نزیکی 400 بۆ 500,000 بەرمیل ئەگاتە. باشە کاک شوان ئەی پێت وایە کە کۆمپانیای BP نەوتەکەی خۆی لە بۆریەکەوە هەنار ڕەوانە بکا و بگوێزێتەوە کە لە هەرێمی کوردستانەوە بێت؟ ئەوێ ڕاستی بە بەغا ئەوێت بۆری تازە دانێت پلانی بۆ کراوە کە بڵین بەناو هەرێمی کوردستانە نەڕوات بەس وا دیارە هێشتا بە تەواوەتی و بۆریە تاواو نەبووە یان دەست پێ نەکراوە ڕاستی بە زۆر ئاگادار نیم تا چ حدێک بڵین بوجێ ئەی باشە بەغدا ئەوێ لەکوێوە هەناردەی بکات؟ لە پشتی مەسڵەوە ڕوات لە بڵین بەناو هەرێمی کوردستانە ناڕوات ئەچێتە سەر حدودی سووریا و چێتەوە ناو فێشخابوور تەبەن ئەگەر بە تەکنیکی سێریکەین هەر بە خاچی کوردستەکە بڵین کوردستان لە فێشخابوورەوە ئەوێ هەر بە ناو کوردستانە بڕوا بەس و کۆزانین ئەو نقطانە زۆری بڵین هێزی پێشمەرگە و بڵین هێزی ئەمنی عێراقیەکان کۆنترۆڵیەکات لەبەرەوە حکوومەتی عێراقی ئێوێ ناوێت زۆر ئەو بۆری کە دروست کراوە خۆی کێشەکە لە زیاتر لەسەر ئەوەی ئەو بۆری کە لە هەناو هەرێمی کوردستانە دروست کراوە سەر بە کۆمپانیایەکی تایبەتە ئەگەر حکوومەتی عێراق و نەوتە بۆ بۆریە بنێرێ بێت سەرانە با بڵین حەق دەستی ئەوە بات حکوومەتی عێراق نایەوێت حکوومەتی ناوەندی نایەوێت ئەو مەصرفە بکە و حەق دەست بە بڵین سیاسەتی نەوتی عێراقی ئەوەیە کە بۆری نەوت سەر خۆماڵی بێت سەر بە حکوومەت و وەزارەتی نەوت بێت نەک شەریکەی تایبێت لەبەرەوە ئەمە بڵین ڕێکەوتنی لەسەر نییە حالیەن بەس من ئەگەر بۆ بڵین ماوەی بۆ نمونە سبەینێ BP بێت و نزیکی 300-400,000 بەرمیل بتوانێت لە ماوەی 6 مانگە بەرهەم بێنێ لە کەرکووک
ئاسانترین شێوە ئەوەیە کە بەناو هەرێمی کوردستانە بڕۆن بەس خاڵێکی کەشمان بیر نەچێت عەقلی بڵین بیری نەوتی کەرکووک درێژە بێتەوە بۆ خورماڵە حکوومەتی عێراقی وەزارەتی نەوت دایمەن سوورن لەسەرەوەی کە خورماڵە بەشێکە لە بڵین بیرەنەوتەکانی کەرکووک ئەمە کێشەیەکی بڵین تەکنیکی و سیاسیشە و بە دانی ئەو بیرەنەوتانی کەرکووک بە BP ئەم بڵین کێشەیە زیینووە کاتەوە لە ماوەی چەند هەفتە و مانگی داهاتووە کەواتە کاک شەبان پێ دوایە لە داهاتووە کێشە بۆ کۆرمۆر و خۆرمەڵەش دروستە بێت؟ کۆرمۆر بەڵێ توانمەوە بڵێم لەبەرەوەی غازەکە ئێران چەند ئەو موشەکانی بینیمانە ئەو بڵین کێشانی لەسەر کۆرمۆر نەختێژیاوازە بەس خورماڵە بڵین هەر لە ئەگەر سێری خەریتەوە بینە کۆنەکانیش بکەیت وا دیارە بڵین بەشێکە لە بیرەنەوتەکانی کەرکووک بە ئایا وەکو بڵین ئەمەوەکە کوێ لەسەرەوەی کە خورماڵە لە ناو هەرێمی کوردستان نزیکی هەولێرە و چەند کۆمپانیایکی خۆماڵی بەرهێنانیان تیا کردووە و چەندەها بڵین ملیار دۆلاری تا سەرف کراوە ئایا بە ئاسانی ئەتوانرێ بڵین حکوومەتی عێراق بڵێمە سەر بە ئێمەیان ئەمە بڵین ئەزانم پرسێکی سیاسیە بە ئاسانی جواب نادرێتەوە باشە جاگەر ئەوە ڕوویە کێشەی گەورەتر بۆ نەوت و داهاتووی کەرتی وزەی هەرێمی کوردستان دروست نابێت؟ زۆر گەورەتر چکە زۆربەی داهات و بەرهێنانی نەوت و بڵین نەوتی بڵین خۆگەرمکردنەوە و شێژلێنان و نەوت بەنزین زۆربەی لە بڵین پاڵۆگەکانی کار و بڵین بیری خۆرماڵەوە نەوتی زۆربەی ئەتوان بڵێم زیاتر لە نێوەی بەرهێنانی نەوتی هەرێمی کوردستان لەم کاتەدا لە خۆرماڵەیە ئەگەر ئەوە کێشەی سیاسی و کێشەی تەکنیکی و ئەو بڵین ئەو کێشەی تێ بکەوێت تەمان کێشەی گەورە دروستە بێت و ئایا ئەوە چۆن حەلە بێت بۆیە هەرێمی کوردستان ڕازی نییە زۆر پێی خۆش نیە کۆمپانیای باشە کاک شوان کۆمپانیا بیانیەکان هەستیان بەم مەترسیە کردووە بە تایبەت ئەوانەی کەەوە بەرهێنانەکەن لە کەرتینەوە تا لێرە ینی ئەوان ئاگاداری ئەم شتن بێگومان ئەوان هەڵوێستیان چێ بێت بە شەریکەی BP تقریبان زیاتر لە 13 ساڵێکە خەریکە ئەوێ بێتە کەرکووک چکە بڵین بیری نوتی خۆیان بۆ کچی خۆیان دۆزیانێتەوە کارەزان ئەزان چنی نەوتایە بیرەکان هەموو ئەزانن کە چۆن مامەڵەی لەگەڵا بکەن توانم بڵێم زیاتر لە 13 ساڵ 14 ساڵە ئەیانەوەی بێنە کەرکووک بەس لەبەرەو کێشە سیاسیانە لەبەرەوەی ئەو بڵینەوەی کە باسم کرد یەک دوو ناوچەی داوەڕاوەکانە مادەی 140 ئەمە شار بڵین کێشەیە نەک هەر بڵین سیاسی کێشەی سەکیورتیش هەیە بەس حالیان دیارە کۆمپانیای BP وازانێت کە حکوومەتی عێراق زۆر باڵا دەستە لەو ناوە ئەو کێشانە وەکو جاران زەق نییە و ئەتوانن کار بکەن و بێ ئەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت کێشەی سیاسی ئەمنیان بۆ بنێتەوە لەو منتقەیە لەبەرەوە ئەمە بڵین خۆی لەخوایە وا دەرەکەوێت کە حکوومەتی بەریتانیش بڵین کۆمپانیای BP نزیکە لە حکوومەتی بەریتانیاوە نەکسەر لە حکوومەتی بەریتانیا بەس ئەو هەنگاوانەی کە عینێت پرس بە حکوومەتی بەریتانیەکە بۆ مەسائلی بڵین کێشەی سیاسی و یا کێشانی کە دروستە بێ بەس ئەم هەنگاوە خۆی وا دەرەکەوێت کە ئەوان متمانیان وایە کە حکوومەتی عێراقی بەهێزە باڵا دەستە و ئەو کێشانی پێشوو کە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەهێزتر بوو سیاسیەن و ئەمنی بڵین قوتێکی سەربازیش ئەو هێزی جارانیان نەماوە لەبەرەوە هاتوونە ناوسەحەکەەوە ئێستا ئەم هێشتا ئیمزایان نەکردووە لەبەرەوەی لاوانێ بیرەناگای لەوی حکوومەتی هەرێمی کوردستان زۆری پێخۆش نییە ئەمە بێ ئیزنی ئەوان بکرێت و یا بێ ئەوەی بڵین بەشدار بن لە ئەو ڕێکەوتنە لەبەرش بوو باسی وت کرد ئەو کۆمپانیای زانێ دۆخی عێراق چۆنە یاخود با بڵین کە لە کاتێکە عێراق خۆی ئەندامی ئۆپێکە و ئەبێ پابند بێ بە ڕێکەوتنی لەگەڵ ئۆپێکا بۆ کەمکردنەوەی بەرهەمهێنان بەڵامەوە لە کاتێکی ترە یاخود با بڵین لە لایەکی ترەوە پلانیەوەی هەیە بەرهەمهێنانی نەوت ڕۆژانە هەتا 2030 بگەنێتە 8 ملیۆن بەرمیل ئەمە داهاتووی کەرتی وزەی عێراق بەکوێ گەێنێت بۆ داهاتی بڵین کەرتی وزەی عێراق یەکێ لە بڵین شتا باشانەی کە سەیریکەین
ئەگەر کەرکووک بۆ نمونە لە ماوەی ئەم 3-4 ساڵی داهاتووە بێکێشە و بە بڵین خاستن کێشەی ئەمنی زۆر گرنگە لە کەرکووک بتوانن بیپی کار بکەن من لەو باوەڕیان بە ئاسانی بتوانن ماوەی 2-3 ساڵی داهاتووە زۆر بەرزی بکەنەوە و ئاسی بۆ بەرهێنان ئەمە خۆی لە خۆیان کێرەسەرەوەی کە حکوومەتی عێراق دەتوانێت بڵین بۆ بەرهێنانی زیاد بکە بەس بۆ کۆزانین لەبەر ئەوەی ئۆپێک و زۆری نەوت لە بازارە وڵاتانی ئۆپێک ناتوانن زۆر بە ئاسانی زیایکەن عێراق بشێوێت بگەێنێتە 8 ملیۆن ئەو لەبەرەوە ڕێککەوتنانەیەتی لەسەر ئۆپێک مەگەر بازاری نەوت بە نوعیی زۆر جیاواز بگۆڕە لەماوەی 5 ساڵی داهاتووە بەس ئەگەر بڵین بتوانێت عێراق نەوت لە مێدەچانیەنە بڵین لە تورکیا لە بەندەرەکانی تورکیا بفرۆشێ ئەمە بڵین بازاریکەی بۆ کاتەوە چکە ئەو کەشتیانی کە نەوت لە تورکیا بارەکەن ئاسانترە و نزیکترە و کەمی تێچێ وەک لەوەی بتوانن بڕۆن بە بەندەری سوێسا بڕۆن و بێنەوە ناو بڵین بۆ وڵاتانی ئەوروپایان بۆ ئەمریکا لەبەرەوە ئەگەر عێراق بتوانێت نەوت لە بەندەرەکانی تورکیا فڕۆشێ بازارەکەی بازاری فرۆشتنی نەوتی خۆی فراوانترەکات و بودجە و داهاتی عێراق زیاترەکە بەس ئایا تاکەی تا چەند ئەتوانێت نەوتەکە زیاد بکات چکە گۆزانین لە ماوەی 3-4 ساڵی خیر ئۆپێک زۆر زەختەکە لە هەموو ئەندامەکانی کە نەوت بە بەرهێنان زیانەکەن لە بەرەوەی سەری نەوت لە نزیک 70 بۆ 80 دلار بمێنێتەوە. بەڵێ بەڕێز کاک شوان زوڵاڵ ڕاوێژکار لە بواری نەوت و زە لە لەندەنەوە لەگەڵمان بسپاس بۆەوە.